برئيس رائد فهمي سكرتيري حزب الشيوعي العراقي كود البغداد قال ما ضبام ده بحث كين برئيس رائد قال لك سبوست كوين قال ما دانا توازن شراكات وتوافق دفيت هابن العراقي جوي بريفا برنو دولتي بديت نوا هيا يونجي نينا تحياتي لكم سلااو بۆ ئێوەی بەڕێز پەیوەندیەکان ڕوونە لەگەڵ هەرێم بێ یان چوارچەوەی هێزە سیاسەکان لە پێکاتە جیاوازەکان کێشەی زۆری تایە. ئێستا ڕنگدانەوەی هەیە نە تەنها لەسەر چارەسەرکردنی کێشەکان جا ئەوانەی پەیوەندیان بە پەیوەندی نێوان حکوومەتی هەرێم حکوومەتی ئەتیحادی هەیە ئەوەی لەو مەترسیدارترە کاریگەری لەسەر هاوڵاتیان و دانیشتوانی هەرێمی کوردستان هەیە بەو واتایی گەل و هاوڵاتیان بوون بە جۆرێک لە جۆرەکان بە بارمتەی ئەم کێشمە کێشە سیاسیانە و ئەم کێشانی دروست دەبن. پێویستە ئەم دوانە لە یەکتری جاک بکرێنەوە جاک کێشەکە سیاسی بن یان نا لەگەڵ مافی هاوڵاتیان بە تایبەتی کێشەی موچە چونکە ئەمە پەیوەندی بە ژیانی ڕۆژانەی خەڵکەوە هەیە. بەنسبەت سروشتی پەیوەندیەکان نێوان ئەم حکوومەتەی ئێستا هەیە یان حکوومەتەکانی کە هەیە بابەتی هاوبەشی و شەراکەت هەمیشە کێشەی تێدا هەبووە. بەشداریکردن مانای هاوبەشی نییە ئەویشیان دەبێت لەسەر چەند ئاستێک بێت ئاستی بڕیاردان و دروستکردنی بڕیار و پێدەچێت ئەم بابەتانە بە تایبەتی لە ماوەی ئاخردا بەرەو خراپی چووە و جۆرێک لە بۆشایی تێکەوتووە. ئەمەش لێکەوتەیە بەڕاستی لێکەوتەی ئەو کێشانەیە کە دەکرێت لە ڕێگای گفت و گۆی ئاڵگۆڕکراوە چارەسەر بکرێ بەڵام دەبینین لە ساڵێک بۆ ساڵێکی تر لە ساڵ دوای ساڵ لە بودجە بۆ دوای بودجە کێشەی زیاتر دێتە پێشەوە چارەسەری ڕاستەقینەی بۆ نادۆزرێتەوە بە تایبەتی بۆ ئەو کێشە سەرەکیانەی کە پەیوەستن بە داهاتی نەوت و بابەتی وەکو وتمان موچە و چەندین کێشەی تر لەسەر ئاستی بودجە و تێگەیشتن لە چەندین ئاستی جیاجا ئەمانە هەمووی خاڵی لە وازی سەرشی دروست دەکات لە بنیاتنانی دەوڵەتێکی ئیتیحادی و فدراڵی عراقی کە پێویستە بەو زۆرە نەبێت. بەڵێ ئێستادا کێشای ڕاستەقینە هەیە و پێم وایە دەبێ ئەمانە لەسەر بنەمای دەستور و باوەڕبوون بە دەستور چارەسەر بکرێت. ئەو چارەسەرانەی کە لە بەندەکانی دەستوردا هاتووە هەروەها بۆ بنیاتنانی عراقەکی ئیتیحادی بۆ یەخستنی بەژەوەندەکانی گشت پێک هاتەکان کە دەکرێت کێشەکان ئەگەر بەردەوام بێت لێکەوتەکانی زۆر خراپتر دەبن. باشە هەم نەلبەرچۆڤگرتنەوەوان بنەمایان کو عێراق سەرهاتیە دامەزراندن هەم ژی دژاتیکردنە هەرێما کوردستانی بۆ چ تێتەڤەگەڕاندن ژ ئالیێ دەستەڵاتدارên بەغدایە چینە دژاتیە باشترینە پشتەوانی بێتەکردن نمونە کوردستانی کول سەر ئاستا هەرێمێ بجانی تێ بەحەزکردن بەغدا بخوژی قازانجە ژێوەر بگرە مفای ژێ ببینە. بەڵێ من پێم وایە بیرۆکەیەک هەیە کە دەبێ ئەمان پێی پابندم بۆ منەن ناکرێ ئێمە کوردستان پێش بکەوێت و کێشە لە بەغدا هەبێ یان ناکرێ عێراق بەرەو پێش بڕوات لەسەر حیسابی کوردستان و خراببوونی بواری بژێوی ژیان دەبێت تەرکیزمان لەسەر ئەوە بێت کە وڵات بە شێوەشی گشتی بەرەو پێشەوە بڕە کاتێک کوردستان بەرەو پێشەوە دەچێت تا عێراقش بەرەو پێشەوە دەچێت بۆیە ئەو کێشانەی کە پێویستە چارەسەر بکرێت دەبێت لەسەر بنەمای باوەڕبوونی تەواو بێت بۆ بنیاتنانی ئەو قۆناغەی کە هەیە بۆ کە بە شێوەیەک بێت کە چارەسەرێک بێت بۆ هەموو گەلی عێراق و گەلی کوردستان. بۆیە هەر فیدراالێتێک ڕوبەڕووی کێشە دەبێتەوە ئەمە ئیسtisnایەت نییە بەڵام چارەسەرەکەی لە ڕێگای گفتوگۆوە
لە باوەڕبوونەوە لە باوەڕبوونی تەواوە دەبێت بۆ پێویستی سەرخستنی بەڵام ئەگەر هاتوو بە شێوازێک مامەڵەی لەگەڵ بکرێت کە بۆ شێوە جیاوازە نەمێ بۆ نمونە هەوڵدان بۆ سەرکەوتن بەسەر بەرژەوەندی ئەویتردا یان تەسەکردنەوەی دۆخەکە بۆ کەسێشتر ناکرێت بگەینە چارەسەری بەردەوام بەڵێ بە شێوەیەکی سادە چارەسەری کێشەکان بۆ سوودی هەرێمی کوردستان و عێراق بە شێوەیەکی گشتی هەموو داهاتی وڵات مرۆیی بێ نەوتی بێ دارایی بێ کە بەکار دێ دەبێت بۆ خزمەتی هەموو دانیشتوانی عێراق و هەرێمی کوردستان بەکار بێ بۆ پێشکەوتن بۆ ئەو کێشانە لەسەر ژیانی خەڵک ڕنگدانەوەی هەیە تەنانەت بۆ بەکارهێنانی داهاتەکان هەروەها بەرامەکان ڕۆژانە کێشە هەن بۆ نمونە نەبوونی یاسای نەوت و غاز تاوەکو ئێستا لە عێراقدا ئەمانە کێشەی بنچینەین و بەرەف هەڵبژارتنên پەرلەمانê Iraqê veçîn heta çira de Kurd bîne karteka fişarê et nêvbera aliyên desthilatdarên Bexdayê yanî weke karteka fişarê tê tevkaranîn û Kurd bacê din ji wî rakêşana dengên dengderan ji wî van helbijartinan û çawa aliyên siyasî taybetî jî Kurdab kartînin ji bo vê babetî yeklayîkirina desthilatê ji wê Iraqa dahatî piştî helbijartina. ئەم هەڵبژاردنەی کە دەکرێت لە مانجی یانزەی ئەم ساڵە تشرینی دومدا ئەنجام بدرێ لە کات و دۆخێکی زۆر هەستیارە ئەگەر مەترسیدار نەبێت ڕووداوی زۆر لە ناوچەکە هەیە گۆڕانکاری زۆر ناوچەکە هەیە ئەمانەش کاریگەری بەسەر عێراقەوە دەبێت بۆیە ئەم هەڵبژاردنە پێویستە بە باشترین شێوە بەڕێوە بچێت لە ڕووی یەکسانی و نەزاهەتەوە ئەمانە مەرجن دووەم خاڵ پێویستە ئەوە بزانین کە دەبێت عێراق خۆی بتوانێت خۆی بگرێت بەرامبەر هەموو گۆڕانکاریانە و بەرژەوەندەکانی بپارێزێت و هەروەها یەکگرتنێکی بەهێز هەبێت لە ناو عێراق بە هەموو پێکاتەکانیەوە تەنانەت بە پەیوەندەکانی لەگەڵ هەرێمیش بۆ هەر شێوازێکی تری بیرکردنەوە بۆ بەکارهێنانی هەڵبژاردنەکان لەسەر بنچینەی لەسەر بنەمای قۆستنەوەی دەرفەتەکان بۆ هەڵوەشانەوەی ئەوانی تر یان ڕاکەشانی لایەنێک دژی لایەنێکی تر ئەمانە کاردانەوەی زۆر خراپی دەبێت لەسەر وڵات و هەڵەیەکی زۆر گەورەی نابەرپرسیارەتیە ئایا ئەم حیزبانە دەستنە ناو هەڵبژاردنەکان بۆ لەسەر بنەمای ئەوەی کە پەیوەندەکان لەگەڵ هەرێم خراپکەن یاخۆت بۆ ڕەخساندنی سیستەمێکی ئیتیحادی و دۆزینەوەی چارەسەری تەواو بۆ کێشەکان ئەم کێشانش کە ئێستا هەن ئەگەر بەردەوام بێت کاردانەوەی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری زۆر گەورەی دەبێت من داوا لە هەمووان دەکەم هەموو هێزە سیاسیەکان کە لەسەر ئاستی بەرپرسیارەتی دابن و لەمە تێبگەن لە بەرژەوەندی هەمووانە بە کوردستان و عێراق بێت بۆ ئەوەی چارەسەری ڕاستەقینە بدۆزینەوە بەڵێ دۆخێکی ئابووری زۆر زەحمەت هەیە لە وڵاتەکەدا و ئەمەش پێویستە لەسەر حیسابی لایەنیش چارەسەر نەکرێت بەڵکو دەبێت هەماهەنگی هەبێت بۆ گفتوگۆیەکی ڕاستەقینە بۆ چارەسەرکردنی کێشە ئابووری و دارەیەکان ناکرێت بڵێن بۆ نمونە بەس ئەگەر کورتی بەرسەوەم دی بەڕێزڕێمیان بە پێچەوە عقلیەتە تعاملکردنا گەل کووردا تایبەتیژی دەمێ هەڵبژارتناندا ڕاستە هەر کەس ئالیەکێ تایبەتیژێشی ئەمەزەب دژاتیا زێدەتر یا کوردام کە دەنگێن زێدەتر دەستخە دەبێ بڵێن حزب شیعەکان یان هەوێی نازنامەی شیعە و تایفیان بۆ نمونە دەکرێت ئەمە بەو شێوەیە نەبێ و دەکرێت بوونیشی هەبێت چونکە ئەمە ئەگەر هەبێت زۆر مەترسیدارە و زیان بەخشە چونکە ئەمە واتای ئەوەیە ئێمە لە ئەزمونەکانی پێش و هیچ سوودێکمان نەبینیوە
تەنانەت لەو ڕێڕەوەیەکی عراقش پێدا تێپەڕێەوە لە ساڵی 2023ەوە کە بەرەو عراقەکی اتحادی بێ سوودمان نەبینەوە نابێ بۆ شێوەیە بێت بۆیە من دەڵێم ئەگەر دەزانم چێژمە چێش هەیە و ڕوونە و کە هەندێک عقلەتی سیاسی هەیە کە بە شێوەیەکی ئیتیحادی تەماشای عێراق ناکات بەڵکو بە شێوازێک دەیبینێت کە بەسەریدا سەپێنراوە و بە ناچاری قبوڵیان کردووە دەبێ ئەمانە چارەسەر بکرێن ئیتیحادی عێراقی چارەسەری ڕاستەقینەیە بۆ دۆخی عێراق و هەروەها یەکێک لە پێویستیەکانی دامینکردنی سەقامگیری و پێشکەوتن بۆیە کەشمەکێشی سیاسی ئەگەر هەبێت دەبێت گفتوگۆیەکی گەورە هەبێت لە ڕێگای هەرەوەزیەوە بۆ ئەوەی عێراق سەقامگیر بێت و هەروەها سیستەمی ئیتیحادی بە نیشتیمانی بکرێت و ڕێز لە دەستور بکرێت بە دەق و بەڕۆحەوە و ئەوەی کە بە پێچوانەی ئەوەش دەڕوات بە پرسیارتیشی گەورە بەرامبەر بە گەل و بە وڵات و بە داهاتوو دەبینێت پێویستە هەڵبژارنەکان چارەسەری لە بەردەم بێت گەلک سوپاس بە ڕێستڕایەت فەهمی سکرتێری حزب الشیوعی عێراق البەغداد گەلمەدا بوون سوپاس بووە